سڵاتان لەبێ ئەزیزان خۆشحاڵم کەوا لە بەرنمەیەکی نوێ ئێواری سلمانی لەگەڵتان شادەبمەوە هیوادارم نوێژ و ڕۆژ و تاعەتی هەموو لایەکتان قبول بێت. خۆشەویستان من ئەمەوێ لەم بەرنامەدا وەڵامی هەندێک لەو پرسیارانە بدەمەوە کە ڕەنگە لە لای ڕۆژەوانان گەڵاڵە بوو بێت لە ڕووی دینیەوە چۆن ڕێکارانە بگرینە بەرکە ڕۆژۆکەمان بە شێوەیەکی ئاین ئیسلامی بۆ شێوەیە کە هەیە قبول بێت لەگەڵ میوانەکەم مامۆستا ئومێت گفتوگوی ئەو بابەتاکەین مامۆستا زۆر زۆر بەخێر بێت ڕەبی سەلامەت یاخوا بەخێر بێ سەر چاوم گەورە کردینکەوە هاتی بۆ ستۆدیۆ ئەمڕۆ مامۆستاگیان ئەگەر بکرێت وەکو سەرەتایەک باسمان لە پیرۆزی مانگی ڕەمەزان بۆ بکەیت چۆن باس کراوە لە قورئاندا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا ونبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. صلاة ورحمة ومهرباني خواي پروردگار لەگەش بینەرانی کەناڵە بەڕێزەکەی جەنابتان بێ داواکارم لە خوای پەروەردگار نوێژ و ڕۆژ و چاکەی ئەمانگەمان قبولکە و بارانی ڕەحمەتمان بۆ بارێنێ وڵات و میلەت و نیشتیمانمان ئاوەدان و خۆشبەخت و بەختیار بن. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا کە کاتێک باسی مانگی ڕەمەزانی پیرۆز دەفەرمێت مەبەستەکەی لەوەدایە کە خواپەرستی و عیبادەت و نزیکبوونەوە بێ لە خوای پەروەردگار و بەهۆی نوێژ و ڕۆژ و چاکانمان کە لە مانگی ڕەمەزاندا ئەنجامی ئەدەی لێ خۆشبوونی خوای پەروەردگار بۆ خۆمان مسۆگەرکەین. خوای پەروەردگار لە قورئاندا دەفەرمێ يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. خوای پەروەردگار فەرمێ ئێمە ڕۆژومان لەسەر ئێوە واجب کردووە فەرز کردووە بە پێویستدانەوە وەکو چۆن لەسەر گەلانی پێشووتر کە بە ڕۆژوو بوون لعلكم تتقون هەتاکو ئێوە فێرە خواپەرستی بن پەرستشی خوای پەروەردگار بن بەهۆی مانگی ڕەمەزان و خوای پەروەردگار لێتان خۆش بێ. ڕۆژوو ئەو عیبادەت و پەرستشەیە کە بریتیە لەوەی تەنها بەینی عەبد و خوایە دوو لە ڕیا و ڕووپامایی. ئەو خواپەرستیە زیاتر لە 15 سەعات تۆ لە عیبادەتای هەناسە بە هەناسە سات بە سات کات بەکات خوای گەورە ئەجر و پاداشتە بۆ نووسێ. لە حەدیسی قودسیە خوای پەروەردگار دەفەرمێ الصوم لي وأنا أجزي به. ڕۆژوو بۆ منەوە بەس خۆشم ئەزانم چ پاداشتێکم و دیارەوە ڕۆژوان بێ ئینشاءڵڵا خوای گەورە لێی خۆشە بێ و دەرەجەی بەرزە بێتەوە و لە دوا ڕۆژیشدا لە باب الڕەیان بە فیردەوسی ئەعلای خوای پەروەردگار شاد دەبێ خوای گەورە بەنسیب و ئێمەش و جەنابیشانی کام. مامۆستا پێویستە ئینسانی ئیماندار ئەو کەسانی کاوا بە ڕۆژوە بن چیان تێدا بێت چی بگرنە بەر لەم مانگەیە و لە چی دوور بکەونەوانێ یعنی بە زیاترینی پێویستە بڕوادار لە مانگەدا چی بکات؟ بەڵێ کە ئینسان بە ڕۆژوو نابێ بە زمانی بە کردداری ئەزێتی هیچ مرۆڤ و هیچ کەسێک بات چکە بەڕاستی هەر کاتێک ئێمە زمانمان بە ڕۆژوو بێ چاومان بە ڕۆژوو بێ ناخمان بە ڕۆژوو بێ ڕۆژوو بوونی هەموو ئەندامەکانی لەشمان لە پەرستشایە و نابێ بە هیچ شێوەیەک خۆکارێک بین بۆ ئەوەی کە عزیێت هیچ کەسێک بین و ئازار هیچ کەسێک بین چونکە بەڕاستی ڕۆژوو زۆر گەورەیە. ئەگەر کەسێک خوا نەخواستە گوێ با بە کەسێک ئەوە بەڕاستی لە ئەجر و پاداشتی ڕۆژوەکەی کەمە بێتەوە چونکە بۆ ئەو زۆر گرنگە ئینسانی موسڵمان ئەم ڕۆژوە چونکە لە پەرستشێکدایە و نابێت لەم مانگەدا ئێمە هەڵبچین خەڵکی تر لەکەدار بکەین و بەگشت خەڵکا بچین لە ماڵ و کەسێکی توو ڕەبی لە شوێنی دائیرە و دەوامان لە شوێنی ژیانی ڕۆژانەماندا بەڵکو مادەم ئێمە لە خواپەرستی داین دەبێت کەسێکی بەسوود بین ئاگامان لە هەژاران بێ نابێ ئەو کەسی کە عوزریشی هەیە بە ڕۆژوو نابێ بەهۆی نەخۆشیوە یا هەر لە بابێکی فیقیە بۆ هەیە بە ڕۆژوو نابێ بەرچاو خەڵکیان شتخوا ئەبێ ڕێز لە خەڵکانی تر بگرێت کە بە ڕۆژوون کەسایەتی و هەست و نسیان برینار نەکە و ئێمەش کە بە ڕۆژووی نابێ گومانی خراپبەرین بە برایەک بە خوشکێک کە بە ڕۆژوو نیە بێزاریکەی لەوانەیە نەخۆش بێ لەوانێ مسافیر بێ ئێمە زیاتر جانی بە ئیجابیەکە ببینین باشتە تاکو بە سلبیا ببین. باشە باسی ئەو کەسانە کردکەوە بە ڕۆژوو نابن لە دینی ئیسلامە بێجگە لەوانەی کەوا دکتۆر بۆیان ئەنووسێ باشترە بە ڕۆژوو نەبیت کێن ئەوانەی کە ئەتوانن بە ڕۆژوو نەبن؟ یەکەم مناڵ ئەتوانێت بە ڕۆژوو نەبێ تا تەمەنی چەند؟ بۆ مناڵ ئەتوانێت بڵێن بۆ نمونە تەمەنی هەتاکو نۆ تاکو دە حەسەبوونی جسمی مناڵەکە. دوو ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایەنیان لەگەڵایە وەکو دکتۆرە بەڕێزەکان بڕیارەدەن. سێم ئەو کەسانی کە پیر و بە ساڵات چوون تەمەنیان 100 ساڵە 90 ساڵە ناتوانن بە ڕۆژوو بن. باشە ئەو کەسانی مسافرین کاتیە ناتوانن بە ڕۆژوو بن.
ئافرەتانی بەرز کرد کاتێکدا مناڵیان ئەبێ یاخود لە حملێکیان هەیە یاخود لە سووری مانگانەدا ئەوانش ناتوان بە ڕۆژوو بن دوایی ئەیگرنەوە وإن كنتم مريضا أو على سفر فعدة من أيام أخرى أو غير پیرەکە لەگەڵ نەخۆشی بەردەوامەکە ئەوان فیدیە ئێرە و نایگرنەوە ئەوانەتی هەمان لە دوای ڕەمەزان ئەیگرنەوە. هەموو ئەو ئافرەتی شیردەر بێت دووگیان بێت ئەمانە پێویستە فیدیەکەشی بدەن و بیشیگرنەوە. ئەگە ساڵێکی بەسەرا نەچی فیدیان نەسەر نییە تا ساڵێک بەس ئەیگرنەوە فیدیە نییە. بەڵام ئەگەن دوای ئەوە گە ساڵێکی دی بەساسو جا فیدیۆکردنەوەکان لەسەر بێت. باشە مامۆستا وەکو ئەزانین لە مانگی ڕەمەزانە زۆرترین کاتەکانمان بە زیکری خوا بە نوێژ بە قورئان خوێندن بەم شتانە بەسەر بین تاکو نزیک ببینەوە لەخوا. هیچ شتێکی وامان لێ بکات ڕۆحیەن بێ یاخود هەر شتێک ئاماژەیەک بێت کە ئەو عیبادەت و تاعەتانی ئێمە دەیکەین دروستە قوبوڵە. بەڵێ دیارە ئینسانی موسڵمان هەر پەرستشێک ئەنجامەدا وەکو نوێژ بێت یا ڕۆژوو بێت یا شەو نوێژ بێت یا زیکر و تەهلیلە و سڵاوەتدار بەسەرداری پێغەمبەر صلی الله عليه و آله و صحبه وسلم یا چاکە و هاوکاری هەژاران و نەداران بێ هەر هەمووی بە ئیخلاص و بیکە ئینشاءالله قبوڵە بێت. ئێمە کە کردەوەی چاکە ئەکەین بە پێی زاهیری شەریعەت وها بە چاکی و بە باشی و بە ئیخلاصی و نیازپاکی ئەنجامی ئەدەین ئینشاءالله قبوڵە. نابێ خوا نەخواسە ئینسانی موسڵمان بەدڵیا بێ بڵێ قبوڵ نابێت کە خوای پەروەردگار کە کارێک بۆ خوای پەروەردگار بێ بە پێی ڕێنمایەکانی فەرمایشتی قورئانی پیرۆز و سونەتی پێغەمبەری سەروەرمان بێ ئەم کارە وەرگیراوە لە پەیامی خوای پەروەردگارە. چکە پەیامی خوا فمن يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى. هەر کردەوەیەک بکەین لە دوو حاڵ بەدەرنێ چاکە بێت تۆمار کراوە خراپەش بێ ئەگە تۆبە نەکەین و ئیستیغفار نەکەین ئەوشمان لەسەر تۆمارەکرێت. زۆر باشە مامۆستا لەم مانگەدا وەکو زانین موسڵمانان شتەکانیان ئەبەخشن ئیتر پارە بێت یاخود جلوبەرگ بێت خواردن بێت زۆرتری خێر ئەەکەن. بەڵام ئایا هەنێک کەس هەیە هەنێک بیر و باوەڕ هەیە شتێک کە پێویستت نییە یاخود شتێک کە بە کەڵکی بەکارهێنان نەماوە جلێک کە دراوە ئەو شتانە دەبەخشن ئەمە خێرەکەی تا چەنە ئەمە قبوڵە؟ بەڵێ لە پەیامی خوای پەروەردگارە خوای پەروەردگار دەفەرمێ لەن تەنالوا البر حتى تنفقوا مما تحبون. ناگەنە سەر چڵۆپەی ئیمان و خواپەرستی ڕاستەقینە هەتا ئەو شتەی خۆشت ئەوێ نەیبەخشی. لە شوێنێکی ترا شێوەیەکی جوانمان پێ خوای پەروەردگار فەرمێ ئێوە شتێک مەبەخشن کە خراپ بێ کاتێکە ئەی بەخشن چاو ئەنوقێن یا لەبەر خراپیەکەی شەرتی بەخشین ئەبێ شتەی سیفادی لێ بکا کابرا وە شتێکی باش بێ و بە سوودیش بێ. تۆ پارە بکەی بە خێر پارەکە دڕاو بێ و دوو ڕقم بێ نەخوانە وەڵا خێرە ناگە جیلێک دڕاو بێ و کۆن بێ و بە کەڵک نەمابێت چیەکەی بەخێر. ئەو کەسەی سەرمایەدارە ئەو کەسێکی خێر خوازە چ خوشکێکی بەڕێزیا برایەکی بەڕێزە ئەبێ ئەو خێرەی ئەوەندە بە نیاز پاکی و بۆ خوابوون و ئیخلاصی تابێ چاکترینش بێ ئیسفادەی لێ بکرێ و کەساتی ئەو هەژارەکەدار نەکرێ و بەڕێزۆ بێت ئێگەمە خێرەکانمان هەژار لێمان وەرنەگرن و هەژار نەبێ چی لە زەکات و سەرفترە و فیدیە و خێر و کەفارەتەکان کەین. ئێمە لە حاڵەکە مەمنونی هەژارانی مستحق بین چونکە زەکات و سەرفترە بە کەسانێکەشێ فیدیە کە موسڵمان بن نوێژ بکەن واتە و دوای ئەوەش هەژار بن. بەڵام خێری بەردەوام خێرەکانی تر ئەگەر بێت و بە نوێژی ژنەکە دروستە هەر ئینسانێکە توانی هاوکاری بکەیت. لەبەرەوەی خێرەکانمان زۆر چاک بێ زۆر باش بێ نەک تۆ شتێکی خراپ ببەخشی کە بە کەڵک نی و سوودی لە نەبیرێ. مامسە لە ئاین ئیسلام هاتووەڵە کاتێک کە خێرەکەیت بە دەستی ڕاستە بەدەستی چەپت نەزانە. بەڵام لە ئێستا کاتێک کە خێر ئەکرێت خێرێک ئەبرێت بۆ ماڵە هەژارێک بە کامێرەوە دوای کەسەکە کەوتون کە ئەم خێری پێشکەش ئەکرێت. ئەمە شتی وا دروستە لە ئاین ئیسلامە. من دەستخۆشیم هەیە بۆ هەموو خێرخوازان بۆ هەموو کەناڵانێکی کاری خێر و کاری باشیەکەن جەزاکم الله خەیرە. بەڵام لە کاتێکشا پێشنیارێکان بۆکەم گلەیەکان لێکم هەژار هەیە داماوە ماڵێک هەتیون 4-5 کچی و کوڕی هەیە لە قوتابخانە لە دانیشگا ئەخوێنن هەژار نییە. تۆ لەم کەناڵە پیشانێ مناڵانە کەسیاتێنەکە دارەبێ بەڕاستی کە هەست بە قسەیەکەن بەهۆی تر بە ئەوکیانە بۆی نەبوونیە بۆی بژەوی ژیانە بۆی نادات پەروەری کۆمەلگایە بەهۆی چەسانێک سەرمایەدارەکانە لە کۆمەڵی هۆکار کەوای کورم پیاوام ئەم ئافرەتە ماڵە بەرزەم خانەوادەیە هەژارن باری هەژاریان بەسەرەوەیە ئێمەش خێرێکەکەین
بە بۆچوونی من بە هیچ شتێک پێویست ناکە نەوێ نەبگیرێ ئیلا مەگە بۆ منافەسە بێ سەبڵێن کۆمەڵ سەرمایهدار لە شوێنەکان سەرمایهدارێکی خێرخواست خێرێکی گەورەکە بۆ ئەوان چاوی لێ بکەن و فێرۆ شتێکی باشە بەڵام خوای پەروەردگار ئەو خێرەی پێخۆشە بە نهێنی بێ دوو لە ڕیا و ڕووپامایی بێ لەبەرەوەی ئەو کەسایەتی و مناڵانە ئەو خێزانە بە ڕێزە لەکەدارە بێ من ماڵێکی هەژار هەبوو هاوکاریان کرا لە ڕێچەر خێرخوازێک و خوای گەورە پاداشیان باتەوە وتی بیانە پیشانتانی لە کەناڵ من ناتوانم لەبەر کۆمەڵە مناڵم هەیە مناڵەکانم باوکە دایکە ئەڵێن لە فڵان کەناڵ ئێوە دەرکەوتین خراپە بەڕاستی مناڵەکان پێیان ناخۆشە مناڵێک لە پێنجی ابتیدایی لە قوتابخانە لە دانیشگا خوێنێ هەست ناکات بشکێندێ لانەکە قەرزیش بکە یا باوکو دایکی هەژاران خێرێکشان پێ بکرێ حەزەکە مناڵەکانیان بە جوانی بژین قەناکە لە کاتێکا کەمپینەکەی توانەیە ژمارە تەلەفۆندا ئەنیت شوێندا ئەنیت کەوا خێرخوازان بێن هاوکارەکانیان بگەێنن بۆ شوێنە بەڵام نەک کاتێکە تۆ ئەو خێر ئەبیت بۆ ماڵەکان یاخود بۆ کەسەکان یا بۆ هەر کەسێکە بۆ نەخۆشەکە پێویست ناکە کەسەکە پیشان بدرێت بەڕاستی چونکە ئەوە وا ئەکات کەسایەتی ئەو کەسە لە کەجار بکرێت لە فەرمودەی دروستە هاتووە فەرمێ هەر کاتێک خێرتان کرد ئەوەندە خێرەکە بەینهێنی بکەن ئەگەر بەدەستی ڕاستکردە دەستی چە بنەزانێ یەکێکە لەو حکۆمەڵی خۆی پەروەردگار کاتەژێ سێبەری خۆیەوە یعنی خێرکردن با بە نهێنی بێ با بەو شێوە بێ کە کەس نەزانێ و ماڵێکی چاکرد ئەکرێت داتایەکان لابێ ڕێکخراوێکی خێرخوازیە ئەکرێت لای خۆیان ڕقم تەلەفۆنیان لابێ وەکو جەناب بەفەرموو کەمپینێکە ئەمە ئەکرێ بەڵام ناکرێ ماڵی کێژار پیشان بێ وایە بێگومان وایە مامۆستا بین بۆ کاتی ڕۆژوگرتن دەڵێن کاتێک کە پارشێوەکەیت ئەگەر تۆ شتیشە لە جەما بێ کە بانگە پێویستە شتەکە بتوێنیتەوە تفیکەیتەوە و لە کاتی بانگدانی ئێوارەیە ئەڵێن بە زووترین کات ئەبێ بچی ڕۆژەکەت بشکێنی بەڵام لە هەنێک مامۆستای ئاینی دیکاڵەن شتیوانە هەر کاتێک دنیا تەواو تاریک بوو ئەو کات ڕۆژوو بشکێن هەر کاتێک دنیا تاوا ڕووناک بوو ئەو کات بە ڕۆژوو ببن لەگەر ڕێز و خۆشەویستیم بۆ گشت مامۆستایانی سەروەر و خۆشەویستم بەڵام ئێمە لیژنەی فتووامان هەیە لە کوردستاندا یەکێتی زانانی ئیسلامی کوردستانمان هەیە پێگەیەکی گەورەی کۆمەلگا لە ڕوول کۆمەلگا ئێمە ڕوو لە مامۆستایانی ئاینیەکەن داوا لە هەموو مامۆستایانی ئاینیەکەم ئەو تەقویمەی کە دانراوە ئەو ئیمساکە هەمووی پێوەست بێ لەبەر تەفرەقە دروست نەبێت لە کۆمەلگا تەفرەقە حرامە و دوای ئەوەش پێغەمبەری سەرۆرمان صلی الله علیه وسلم سەحابەکان پرسیان لە سەحابەیەکی بەرز کرد فەرمووی بە ئەندازەی 50 ئاەت سەڵات بەڵکوسۆم خۆمان سەڵات هەبوو لە کوردستانە جاران شتێکی زۆر باش بوو سەر زۆر مزگەوت هەیە 5 دقە یان 6 دقە پێش نوێژی بەیانی ئینسان احتیاتەکە و ئەبێت چکا ڕۆژوو لە کۆتایی شەودا بۆ ئاخری شەوە بۆ سەرەتای شەو یعنی نابێت لە ڕۆژا بێ ئەگەر بانگیان شتێک دەما بتفیکەیتەوە قوتی بێ ڕۆژەکە دروست نییە ئەمە یەک دووهەم 5 دقە پێش بانگ ئەبێ ئیمساکی خواردن خۆ گربێتەوە ئێوارەش با بەو تەقویم سەعاتەکە نەبێت لە شوێنە کابراوەزانێ خۆر ئایگەر هەور بچیەکە ئەو مامۆستا بەرەزە هەورە یا بڵێن بۆ منە زۆر ئاسمان تەمێکی تیا خۆڵبارینە ئەمانە خۆر نابینێکە ئاوا بێتەوە ڕاستە بە خۆرە بەڵام ئێمانە تەقویمێک دانراوە و لە عالەمی ئیسلامیشدا لە وڵاتی سعودیە لە میسر لە ئامەی ئیسلامیدا لە جیهاندا بەو تەقویمە ئەچین بەڕێوە داوام لە مامۆستایانی ئاینی شتێک نەکەن کە جیاواز بێ لەو تەقویمە با تەفرەقە دروست نەبێ یعنی معقول نییە من دە مزگەوت لە شوێنەکە مزگەوت دوو مزگەوت بچێ پێش وەخت بانگ بە گوناحبارە بن با ئێمە هەمومان ئیجماعمان کرد لەسەر ئەم تەقویمە ئەگە کەسێک شتێکیشی لەسەر تەقویمەکە توانێت بەدانیشێت مناقەشەی بکە شتی زانستی هەیە کەسێک لە علمی ئەو وازانێ ئەستێر ناسی بڵێن یا فەزا یا جیۆلۆجی ئەو بوارانە جیازی پێشکەوتی بە شتێکی باش زدانی وەزارەتی و قافکە بە خۆشبەختیانە ئێمە پێشوازی لێکردی چ شتەیە بەڵام بە هیچ شتێک با پێچەوانەی ئەو تەقویمە نەکەین چکە تەفرەقە دروستە بێ وە گوناحباریش بین زۆر باشە دەستەکان خۆش بە مامۆستا من هەنێک پرسیارم لایە بزانێکین ئەمە پرسیاری ڕۆژەوانانە یانێ بزانن بەم شتانە کە بیکەن ڕۆژەکەیان تا چەنە دروستە باشە یەکێ لەوانە خۆشردن و مەلەکردن لە کاتی ڕۆژوودا دروستە بەڵێ خۆشردن و مەلەکردن دروستە و بە هیچ شێوە ڕۆژوو ناشکێنێت ئەگەر بێت و ئەو نەچێتە دەمتەوە ئەو ناتەم تۆ بۆ ئەچێتەمتەوە تۆ خۆتە پارێزگاری بەڵێ پارێزگارێکە بەڵام تۆ خۆتە شویان مەلاکەی بە ئەنقەز ئاو نەچێتە دەم تۆ ڕۆژوو ناشکێنەوە دروستە زۆر باشە مەلەکردن سونەتە خۆشۆنی شتێکی باشە بۆ جمعە بێ سونەتە بۆ لە کاتیش واجبە و لە شریعەتی ئیسلامدا و لە بەڵێ پاکوتەمی لە فەرمودەشێکە کەسێک خۆشۆنی لەسەر واجب بۆ دوای خۆی شۆردە و بە ڕۆژوو و ڕۆژەکەشی دروستە و لە فەرمودەی دروستە هاتۆ و ئیجماعی عولەما لەسەر ئەوەن کە ڕۆژوش و
کە مەلەش و خۆشۆنی ڕۆژوو ناشکێنێ. زۆر باشە. گوێگرتن لە گۆرانی گوێگرتن لە گۆرانی ئەجری ڕۆژوو کەمەکاتەوە بەڵام ڕۆژوو ناشکێنێ. گۆرانی ئاینی تا چەندە دروستە؟ سرودی ئاینی شتێکی زۆر چاکە لە سەدەمی بەرەکەتی پێغەمبەری سەرورمان صلی الله عليه وسلم حەسانی سابت هەبووە کە پێغەمبەر خوا تەشریفی برد بۆ مەدینەی پیرۆز دەفیان لێدا طلع البدر علينا وجب الشكر علينا ما دعا لله داع أيها المبعوث فينا جئت بالأمر المطاع جئت شرفت المدينة مرحبا يا خير الداع درسته معنای چاک بێ تەپڵ و دەف بێ هیچ ئیشکالێکی تیانە و دوژێ لەگەردنیشی شتێکی زۆر باش و عولەمای ئەسەری شەریف و زانانی پێغەمبەر ڕەزا و ڕەحمەتی خوایانێ بە دروستیان داناوە. مامۆستا دەڵێن مولێکردنەوە بەڵێ لە کاتی بە ڕۆژوو بوونە بەڵێ ڕۆژەکە بەتاڵەکاتەوە بە هیچ شێ ڕۆژوو ناشکێنێ بەڵام کەراهەتی هەیە لەبەرەی ئەو ئەنداموە لە قیامەتە شایەتی وەوە کە تۆ بە ڕۆژینە مولێکردنەوە یا چاکردنی و یا سەر چاکردن یا نینۆک بڕین نینۆک بڕین بە هیچ شێ ڕۆژوو ناشکێنێ. زۆر باشە ینی ئەمانە کۆمەڵی پرسیار من هەر خۆشم هەم بوو. چێشکردنی خواردن تاقیکردنەوە بۆ ئافرەتان چێشکردنی خواردنی ڕۆژوو ناشکێنێ بەڵام بۆ شەرتی قوتی نهاتەوە ئەوەندە بزانێ ئەم خواردنە شێفێکی بەڕێزە خۆشێکی بەرەز لە ماڵدان حەزرەکە با تامی کە بزانە سوێریان سوێر نییە بەڵام دوایش تفیکات و ئیشاءالله عولەما فتویانداوە ڕۆژوو ناشکێنێ. پێکوتەی کۆرۆنا بە هیچ شێوە ڕۆژوو ناشکێنێ بەڵام بە دکتۆرە بەڕێزەکان پرس بکە نەک مزاحەفاتی بۆ دروست بێ ئەگەر لە ڕووی سەحیەوە ئەم کەسە خۆی کوتی تەندروستی تێکچوو باخۆی نەکوێ یا لە شەوا خۆی بکرێ یا تا ئەجیری کا بۆ کاتێک تر یا ئەگەر زۆر ناچار بوو پێگە شوێنەکەی وایە ئەتوانێت ئەو ڕۆژە بە ڕۆژوو نەوێ ئەترای ماکە بگرێ خۆی بکرێت و دوایی ئەگە بە ڕۆژوو بەس نێت بێنە بە ڕۆژ ئەگە سەحەتی خەریب و خراپ تێکچێ اینجا ڕۆژگەی یعنی دەرزەکان بە هەموو جۆرەکانی ئەو ڕۆژوو ناشکێنە ئەو دەرزەی بۆ مقەوی بێتە بۆ خواردن بێ لە دەمار بدرێ دەرزی هەیە لە ئیسانیا لە بری خواردن برچی و نابێ ئەو ڕۆژۆشکێنێ بەڵام دەرزی بڵێن بۆ نمونە بۆ ئازارە دەرزیەکە بڵێ بکو ئەو پێکوتەی کۆرۆنا یا هە دەرزێکی تر لەو دەرزیان هەیە بە هیچ ئەو ڕۆژوو ناشکێنێ. مامۆستا باسیشمان کرد ئافرەتی شیردەر و حامیلە ڕۆژویان لەسەر نییە بەڵام پێویستە بیگرنەوە بەڵام هەنێ مامۆستا دەیانوت کەەوە گرتنەوەیان لەسەر نیە تەنها فیدیەکەی بدەن. من ڕێز و خۆشەویستی بۆ مامۆستایان دیارە لەمە هەندێک ڕێیان هەیە بەڵام ئیجماع زۆری لە جمهوری عولەما بڵێ ئیجماعە جمهوری و زانایانی ئیسلام لەسەر ئەوەن ئافرەتی شیردەر و ئافرەتی حامیلە ئەگەر نیانتوانی بە ڕۆژوو بن با بە ڕۆژوو نەبن بەڵام دوایی ئەگرنەوە چکاوە ئین كنتم مريضا أو على سفر فعدة من أيام أخر ئەبێ ئیلا لە دوایە بیگرنەوە فیدیان لەسەر نابێت لە ساڵیەکەمە بەگە چەند ساڵێک بەسەریا بڕوان ساڵ و فیدیەکە چەسەر ڕۆژۆکەیان و قەزاکەیانەوە. مامۆستا هەنێ ئافرەت بە ڕۆژوو دەبێت یاخود هەیە بە ڕۆژوش نابێت بەڵام کاتێک دەچێتە دەرەوە ئاساییە جلوبەرگی نیمچە ڕوود یاخود لەچکی بەسەرەوە نەبێت پێویستە چی بکەن وەکووەکەوە لەچک و حیجاب واجبە لە شریعەتی ئیسلامی ئەمەدا پێویستە هەموو ئافرەتان داپۆشراو بن بە تایبەتی لە دەرەوە لە فیتنە پارێزراوە بن و تەعابودێک و خۆی پەروەردگار بۆ ئافرەتە بەڕێزەکان خاتونە بەڕێزەکان داینا و ئەبێ جێبەجێکن بەڵام ئەگە کەسێنێکی خۆی گوناهبارەکەم دوم ئەگە بە ڕۆژوو ڕۆژەکەی دروستە بەڵام لە کۆمەلگەی کوردەواریا پێویستە ئینسانی مسلمان لە کۆمەلگایە کاژی لە 1970 مسلمانە تۆ لەبەر خاتری کەم خوا دوم ئەجا لەبەر لەکەدانەکردنی کەسایەتی و ئینسانانە و پێزانەکردنیان پۆشاکێکی جوانی لە بەرابێت وەکو ڕێزدەگرت نەگەر لە بەرامبەرت لەگەر ڕێزمە ئەو ئافرەتی لە مانگە جلوبەرگێکی ناشایستە لەبەرەکات بە بۆچوونی من باش ناکات ئەو هەر خوشکی ئێمەیە کەسی ئێمەیە بە ڕێزە لە کۆمەلگای ڕێز و تەقدیر و تایبەتمەندی خۆیە خاوەن شکۆمەندیەکی هەیە زۆر بە باش ئەزانین ئەگەر بێت و بە لەچکێک بکات جلێکی باش لە بەرکات زۆر چاکە. زۆر باشە مامۆستا لەو بڕواایە موکیاتکردنیش هەرچەند پرسیارەکان زۆر زیاترینی سەبارەت بە ئافرەتان و بەڵام زیاترینیشی ئافرەتان پرسیاریان هەیە بۆیە پێما بێ موکیاتکردنی شەرەچێتەوە ئەو بەڵێ میکیاجکردن ڕۆژوو ناشکێنێ بە هیچ شێوەیەک بەڵام جایزە بۆ مێردی خۆی بکات چاکە لە ماڵەوە بیکات زۆر چاکە پێویستە من داوام لە خوشکان هەیە ئەوەندەی بۆ دەرەوە خۆیان جوانەکەن ئەوەندەی ڕووی خۆش دەدن بە دەرەوە ئەوەندەی دەرەوە ئاسوودە و بەختیارن دە ئەو 900 ئەوەنە بۆ هاوسەرەکانیان بکەن چونکە ئەگەر ئینسان عەتر با لە خۆی ئافرەتێک خۆی جوان بکە بۆ هاوسەرەکەی بۆ خێزانەکەی خۆی بکە بەڕاستی ئەمە عیبادەتە و خوا و ئەنجا هەموو مەلایکەتەکانیش ڕەحەمات و بەرەکات ئەنێرن بۆ ئەو ژن و مێردەی کە بۆ شێوەژین لەگەر ڕێزمە
لە ماڵەوە بۆن پیازی لێ خۆی جوان ناکە لە دەرە خۆی جوانەکە ئەمەی دەرۆ حرامە ئەوەی ماڵ و عیبادەتە ئەوەی دەرۆ بێسوودە ئەمەی ماڵەوە بە سوودە یعنی معقولە ئێمە لەگەر ڕێزمان بۆ ئەو خانم و خوشکە بە ڕێزانەوانە کە سوکاری ئێمن گەورەی ئێمن بەڵام ناکرێت تۆ ئەسڵەکە واز لێبینی کە مەشروع و چاک و باشە بۆ شتێک کە لاوەکی و بێسوودە لە ماڵەوە خۆیان جوان بکەن لەگەڵ هاوسەرەکانیان ناڕویان خۆش بێ هاوکاری هاوسەرەکانیان بکەن با ڕەحماتی خوا لێ خۆشببوونی خوا خۆشببختی ئێستا ژیانی ژن و مێردایەتی لەگەر ڕێزمان زۆربەی خێزانەکان نەئاسوودەن چکە پێوەرەکان پێوانەکان تێگەشتنەکان پێچەوانە بۆتەوە ئێ بۆ دەرە خۆ جوانەکە بۆ مێردەکەی خۆی جوان نەکە لەگەڵ خەڵکا ڕووی خۆش لەگەڵ مێردەکە ڕووی خراپە بۆنی خۆش لە دورای لە خۆی نەخۆ ئەسڵ بۆ مێردەکەی واجبە ئەی واز لە واجب بێنێ بۆ حرامێک دەرئەنجامی باش نابێت بۆی داوا لام ئافرەتانەکەم ڕێز لە هاوسەرەکانیان بە دەرەجەیەک زۆر زۆر بگرن و هاوسەرەکان ڕێز لە خێزانەکانیان بگرن هەردووکیان هاوسەر بن هاوژیان بن هاوشادی بن هاوخۆشی ژیان بن لەسەر دینداری خواپەرستی بەردەوام بن نەخوا نەخواستە پێوەرەکان مرۆکە گۆڕاوە باشە هەنێک کەس کە بە ڕۆژۆ بێت ئێستا وەکەوەی باستت کرد هەم ئافرەت هەم پیاو مەسەلەن خواردن و خواردنەوە لە خۆی ئەگرێتەوانێ نوێژەکە بەڵام شێوازی هەڵسوکەوتی لەگەڵ ئەندامانی خێزانەکە یەخود دەرەوەش تووڕەبوون و هاوارکردن و ئەمە تا چەندێک لە ئاستی ڕۆژۆکە لە خێری ڕۆژۆکە کەمەکاتەوە یعنی خواگیان نەیفەرمووە نان و ئاو لە خۆت بپڕێرەوانێ بەڵام ڕەفتارە ناشریم بکە بەڕاستە ڕۆژلۆکەی دروستە بەس ئەجری زۆر کەمە بێتەوە حەسەب ئەو دەنگ بەرزکردنەوەی حەسەب ئەو تووڕەبوونی ئەو خوانەخواستە وشەی ناشیاوی کە لە دەمی ڕۆژوانێکە دەرەچێت ئەمە ئەجر و پاداشتەکەی دا ئەبەزێنەوە کەمە بێتەوە لەبەر ئینسانی ڕۆژوان زۆر لەسەر خۆ بێ زۆر میهرەبان بێ زۆر ڕوو خۆش بێ زۆر لێبوردە بێ حتا بۆی ئەکری ئەگەر قسەی خراپیشیان پێوت وەکو پێغەمەری پێشەوە و ڕابەرمان ئامۆژگاری مەکافەر ئینی سائیم من بە ڕۆژوم من بە ڕۆژوم لەبەرەوەی ئینسان تۆزێکە لە خواردن و خواردنەوە دوورکەوتوت چەند سەعاتێک بێزارە نابێت ئەم بێزاری و عیباتی خۆم وام لێ بکار لەگەڵ کەسێکی ترا هەڵ بچم بە کەسێکی تری بفرۆشم بێگومان پێویستە ئینسانی ڕۆژوان کەسێکی هەیە من و لەسەر خۆ و لێبوردە بێ هەڵ نەچێ چوە تووڕەبوون زۆر خراپە تووڕەبوون لە ڕووی زانستیسان خەلای جسمی ئەکوژێت و تووشی زەر و زیان ئەبێت و بڕیارێک ئەداخوا نەخواستە دوای زەری زۆر گەورەی لێەکە ئەگەر مرۆڤ خۆی بێت تەنها یەک دەقا لە تووڕەبوون خۆت بپارێزی زۆر میمە یەک دەقەشە لەو شوێنی کە ئاسوودەنی هەسە بڕۆ لەو کاتی شوێنە کەسێک ناحەقیقەکە زوڵمێکا تووڕە جوێنێکەدا حاشا لە جەنابتان بێ لەدانی بەڕێز بڕۆیتە دەرەوە بۆ ئەوەی ئەو کێشە دروست نەبێت یا دەستنوێژ بگرین ئەگە بە پێوەی دانیشتنیەکە دانیشتوی هەستی بڕۆی لەبەرەوەی گۆڕانکارێک لە بی ئەو لە نەفسێتی خۆتا بکەی سایکۆلۆژی بۆ ئەوی بتوانی لەو تووڕەیە خۆ بپارێزی تووشی هەڵە نەبی دوای ئەنجامی باش نەبێ باجی شوێی زۆر ڕاستە مامۆستا ئەگەر بکرێ بە شێوەیەکی کورت باسمان لە زەکات بۆ بکەیت زەکات لە چەندێکەوە لە چەند پاریدانراو یاخود سەرۆت و سامان و ماڵ و مڵک و پێما بێ ئارزە و دۆن و ئەمانە دەکەوێت و هەروەها فیدیەش وزایدەن ئەوانی کە بە ڕۆژوو نابن فیدیەکەیان چەنە ئەمانمان بۆ دیاری بکەیت بێزە زەکات لیژنەی فتوای باڵای هەرێمی کوردستان 7,800,000 دینار دانا ئەوش دیارە بەپێی ئاڵتون لێکیاناوەوە ئاڵتون مرۆکە بەرزە لە جیهانە هەر کەسێک 7,800,000 دیناری دانراوی هەبوو لە پارەدا ساڵێکی بەسەراچوو ئەبێت لە هەر ملیێنێک 25,000 زەکات دەرکە دەفتەرێکی هەبوو دوو وەرەقۆنی ئەدا بە زەکاتە چ لیرەی هەبوو لیرەیەک ئەدا 20 مسقال نیو مسقال ئاڵتون زەکاتە ئێتە بەپێی سەرفەکانیشە گۆرە ماڵی تجارت سۆپەرمارکێتێکی هەیە ئیشی بزنس ئەکات سانی خانووی خۆی هەبێ لەگەڵێک سیارە زەکاتی تیانە بەڵام ئەگەر غێری خانوویەک و سیارێک خانوویەکی ئاو بکرێت ساڵی لە کرێکی مانگی دەرەکات سۆپەرمارکێتێکی ئەی قبڵێن و بای چەنە لەوەش نیسبەتەکەی دەرەکات مانگای هەیە لە 30 جوێرەکێک 1 ساڵ دەرەکات مەڕی هەیە لە توستە شەکێکی بڵێن بەرخێکی 1 ساڵ دەرەکات بەپێی تەصنیفی جۆرەکان ئەگۆڕێ ئەم زەکاتەش بۆچیە یەکەم تەعەبودێکە خی پڕگای ئەمری پێ فەرمووە دووهەم بۆی هەژاران لە کۆمەلگادا ژیانە لە مەترسی ڕزگارکەین و بشزانکە ئێمە لە بیرمان نەکردوون و ئەو ماڵش بەرەکەتی تیەکەوێ و کەسێک کە زەکات یا ڕاستە نەزایی تۆزێکەمەکە بەڵام وەکو دارمەیە گوابی بڕی لە باتنیش و لە زاییشە خوا بەرەکەتی تێخە چکە و هەژارە سە بۆ نمونە کابرا زەکات دەرەکە ئەم زەکاتی دە ماڵی هەژارەوە هەرێکی 4 نەفەری و دەکەڕە 4 نەفەرەکە 40 نەفەر دوعا بۆ مەکە
چ نەفەر ڕۆژی پێشکێنێ یعنی ماشە الله خێرێکی زۆر گەورێ لەوەر داوا لە خان کۆمپانیەکانی وڵاتەکەم بە دەرەجە یەک ئەوەی کە دەیان شەریکیانی شەریکی زۆر گەورە ئیسفادەی زۆریان لە وڵاتە کردووە واجبی سەرشانیانە کە هەژارێکی زۆری لە کۆمەلگادا هەوڵ بن نەکرد سەبەتێکی خواردن کیسێکی منە بەش چیەکە ئەو کیسێ بەشی 15 شەوکە ئەی کە هەژارێک ساڵێک بەرسیە کرێچیە نەخۆشە بێکاسبکارە دانە مەزراوە ئی هەلیکار و ئیشی دەست ناکەی لە وڵاتە بەڕاستی ئەبێ ئەوەی باتێ کە ڕزگاری کە ساڵەکە لە هەژاری بەڕاستی ئەنی زەکات بۆ ئەوەی نیە هەموو دەقێتەوە بچی دوو وەرەق و سێ وەرەقەوەی بە کەسێک باشە ئەمە بەڵام ئەو کەسانی کە زۆر سەرمایه‌دارن بە ئەوە دەبن بە هەژارێک یەکجا لە دێوەزمەی هەژاری ڕزگاری کەن و دوای ئەوە بەڕاستی فیدێش و بۆ کەسانی کە بە ڕۆژوو بوون و لە ئاخرا زەکاتی سەرفتری پێڵێ بە زمانی کۆلەوەری خۆمان 3000 وەفیدێ و پیاوە پیرانەی دا پیرانی کە ناتوانن بە ڕۆژوو بن ئەوش 3000 بۆ ڕۆژانێ سێ کەڕسی 90,000 دینارێ ببات ئیتر لە ئەمڕۆ بە دواتوانێ بیات بە یەکێک کە هەژار و داماوە بە شەرتی زەکات بەوانە ئەشێ کە نوێژەکەن و هەژارن یا هەیەن و بەشیان ناکە بەڕاستی ئێمە لە کۆمەلگادا ئاگامان لە هەژارانی وڵاتی خۆمان بێ ینی بەڕاستی تۆ دراوسەیەکە هەیە هەژارە مە تۆ زەکاتەکە بەرە بۆ شوێنێکی تر لەم کۆمپانیایەکی کۆمەڵە کارمەند ئیشەکە نەزانی کامیان زۆر هەژارە نەخۆشیان هەیە یا لە شوێنێکە کەسێکی ئیش بۆ تۆ ئەکا تۆ ئەم یارمەتی ئەم نایم زەکاتە بۆ بێ بۆ شارێکی تر بۆ شوێنێکی تر مەگەر ئەوانەی کە لە ئەوروپان چکە ئەوروپا سیستەمەکەی بەخۆترە لە سۆشیال و موسیۆ ئەوانەوە کە سوکارمان هەمومان هەیە لێ ئەمان تەلەفۆنکەن و خۆیان تەقلیدی خەولی و زانانە بکەن بتوان بینیۆری بۆ کوردستان ئیشێکی باشە چکە هەژاری ئێرە زۆرە بتوانین هەژارانی خۆمان لێەوە کە سوکارمان بینێرەوە بە وڵاتی خۆمان شتێکی باشە بە کوردی و بە کورتی داوام وایە لە هەموو کەسێک کە زۆر ئاگامان لە هەژار نەخۆشی درێژخایەن خۆ بچوو بێ بە نەخۆشەکە یا بێ مامۆستایەکی ئاین یا مامۆستایەکی ئاینی لە گەڕێکێکایە 20 هەژار هەیە 10 هەیە 15 هەیە لەگەڵ مامۆستاکە بچوو ماڵ ئەو هاوکاریان بۆ بەریت وتت لەم ڕۆوە پارەکە بدەن یاخود ئەڵەن سێ ڕۆژ پێش دەژن سێ ڕۆژ پێش دەژن واجب ئەبێ بەڵام با واجب بۆ پێش واجب با خەڵکی سپادی لێ بکە چاکتر باڵێ باشترە چاکترە بە بۆچوونی من بەڵام کاتە واجب ئێستا ئێ زۆر شتێکی چاکە سپادی لێ بکە یەک پرسیارم هەبوو وتت ئەو کەسانی کەوا کۆمپانیایان هەیە بەڵام پارەی زەکات دەڵێن ئەبێ ساڵێک ئەو پارەیە دابنرێت اینجا لە دوێ ئەوە زەکاتێکەیە بەڵام خۆ ئەو کەسانی کەوا کۆمپانیایان هەیە و پارەکانیان بە بەردەوامی دەکەنەوە ئیشەوە ینی پارەکانیان داناندرێت بەردەوام لە کاری ترا بەکاری هێنەوە ئەوانە ئەبێ پارەکە بۆکو سۆپەرمارکێتێک بۆ هەبێ پارەکەی بقبڵێنێ ئەی قبڵێنێ ئەم شەو بڵێ بۆنەوە کابرا عملێکی چیمەنتۆی هەیە 4-5 بانزی خانەی هەیە کۆمپانیای سیارە هاوردنی هەیە مەجموعی پارەکانی بۆ محاسبەکان لێ قبڵێنن بۆ ڕزقی هەیەتی بۆی کە فرۆشتێتی ئێستا ڕزمارەکەی گەشتۆتە بڵێن 100 دەفتەر 1000 دەفتەر لە 1000 دەفتەرەکە زەکات دەرەکە نەک بڵێ هیچ کەسێ پارەی بەدانرای زۆر نییە لەنە فەقیرێک پارێکی دارنراوی هەبێ کە نەزانێت مەشروعی پێ بکە ئەو سەرمایه‌دارانە بەردەوام ئیشەکانیان خی گەورە ڕزقییاوانە با کە چاکەکارن کە دەجورەی هەژارانەکەن بەرەکەتی ئەرز و ئاسمان ببارێ بەسەریانە لە نەخۆشی و ناخۆشی و بەڵا بەدوبن بەردەوام و کەسانی کە بزنسی سەرکەوتون ئەوانە بزنس ئەەکەن بازرگانی بتوانن بەردەوام پارەکان لە مەشروع قەت پارێزانانێت لە ئەوان بەمسا ئەخوای گەورە پاداشت بداتەوانێت لە کۆتاییە چیت هەیە بۆ موسڵمانان ئامۆژگاریەک ڕێنماییەک داواکارم لە گشت موسڵمانان یەکەم شت کاتێک کە ڕۆژوەشکردین دوعا بکەین کە خوای گەورە بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنێ لە نەخۆشی و ناخۆشی هەموو لایەکمان بە دوور بین و دوعا بکەین بۆ مردوەکانمان خوای گەورە لە گوناحیان خۆش بێ و سەرمایه‌داران ئاگیان لە هەژاران بێت و هەموو لایەکمان بە پێی توانای خۆمان دەرجورەی هەژار و داما و فەقیرەکان بکەین و ئەم ڕۆژ و عیبادەتەش کە لە 12 مانگە تەنها مانگی خواپەرستیە بۆ ئەوەیە ئەوەندە عیبادەت و خواپەرستی تیا بکەین ئەگەر کە مکوڕیمانە بۆ لەمە 11 مانگەی تردا پڕی بکەینەوە داواکارم لە گشت لایەکمان هەمومان پێکەوە برابین هاوکار بین دڵسۆزی یەک بین لە هەر جێگە و پێگەکەین هاوکاری یەکتری بکەین یەکتریمان خۆش بێ ڕێز یەکتریک برین بە وەفا و ڕێز و خۆشەویستی و لێبوردنەوە مامەڵە گەلەکتریا بکەین دەستەکانە خۆش مامۆستاکان خۆی گەورە پاداشتی بەخێرت باتەوانە زۆر سوپاس بۆ تۆکەوە ئەمڕۆ لێرە ئامادە بوویت و گەورەت کردین زۆر زۆر سپاسی جەنابتانەکەم لێرەشا دوعا و نزایەکەین یا ڕەبی خوای گەورە بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنێ یا ڕەبی خوای نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵکەی یا ڕەبی خوای ئەم کوردستانە و هەموو وڵاتانی تری موسڵمانان لە شەڕ و فیتنە و بەڵا و ناخۆشی و نەخۆشی بە دوورمانکەی یا ڕەبی خوای لە گوناحی مردوەکانمان خۆشبی ئیسڵاحی ئومەڕاکانمان کەی بیانکەی بە خزمەتکاری دین و وڵات و میلەت یا ڕەبی خوای مەکەی بە عاداتی خۆت بۆ گەیاندنی ئەم دینە یا ڕەبی خوای هەرچی خێر و خۆشی تیا بە نسیبمان کەی
هەرچی ناخۆشی تیا لێمان دوورۆخەی یا ڕەبی خوا ئەوانەی نەخۆشن شیفایان بی ئەوانەی قەرزارن قەرزەکان بۆ ئاسانکەی ئەوانەی خێرخوازن هەزار قات پاداشتیان بچاکە و خێر و خۆشی بیتەوە آمین آمین سبحان ربك رب العزة عما يصفون والسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەرانی عزیز لێرە هاتینە کۆتایی بەرنامەکەمان هیوادارم وەڵامی هەنێک لەو پرسیارانەتان وەرگرت بێت کەوا لەلاتان گەڵاڵە بووە تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.